یانە شەوە دنیا وەکو خاڵ زیان پۆست وەرە بە دەردی دڵی بکەین پەرامۆش ئەگەر مریدیم لە خۆش یا چاوی تۆ خۆش ئەیار 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 نامای نارد بوو وای زانی ماوم نامای نارد بوو وای زانی ماوم نەیزانی بریدوم بۆ گۆڕ براوم نەیزانی بریدوم بۆ گۆڕ براوم ئیتر تەمانم هیوە باڵای کێبێ ئیتر تەمانم هیوە باڵای کێبێ کێبێگیر بایار شێوای لە تۆ بێ کێبێگرم بایار شێوای لە تۆ بێ نامای نارد بوو وای زانی ماوم نامای نارد بوو وای زانی بۆ گۆڕ براوم نەیزانی بریدوم بۆ گۆڕ براوم ئیتر لە دوای تۆ بەکێ بنازم ئیتر لە دوای تۆ بەکێ بنازم جووتێش تەمامم لەکێ بخوازم جووتێش تەمامم لەکێ بخوازم نامای ناردبوو وای زانی ماوم نامای ناردبوو وای زانی ماوم نەیزانی بریدوم بۆ گۆڕ براوم نەیزانی بریدوم یانە بۆ گۆڕ براوم